ئێمەش لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لقی چەمچەماڵەوە لە گۆشەنیگای ئەرکی خزمەتکارانی قورئان و وەکو دەستگای نووری حکمە لقی چەمچەماڵ کە هەستاون بەو پانێڵە دیارە قورئانی پیرۆز خوای پەروەردگار کە دای بەزاندیە زۆر بڵێن تەوەرە لە خۆی دەگریتن تەنها لەوە کورد نایەنێ لە شوێنێک ئەو قورئانە بخوێندرێتەوە فێری خوێندنەوە بێ و بەس یان بەس لەبەری بکەیت بەڵکو قورئانی پیرۆز بۆ ئەوە هاتووە کاری پێ بکەیت لێی تێ بگەیت و لەبەری بکەیت پاشان بۆ ئەوەی کەوا خزمەتی مجتەمع و کۆمەڵایەکەی پێ بکەیت ئەو جۆرە پانێڵانە بەڕاستی لەو زروفەی ئێستاکەوە کۆمەلگەیەکەمان تێیدا دەژیتن زەرورە و زۆریش پێویستە لە بۆ ڕۆشنبیرانی وڵاتەکەمان بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر و زیاتر ئاگاداری ناو قورئانی پیرۆز بن کە چی تێدایە و چ ئەجازێکی تێدایە لە ڕووی لوغەوی و تەفسیرەکەی و چ کاریگەریەکی هەیە حتا ئەگەر کەسێک مسلمانێک خوشکێک ڕگەزی مێ بچنێر بێ بێ لەبەری بگاتن کاریگەری تەفسیر و مانا و لێکدانەوە و لە ڕووی لوغەوی و هەموو باتەوەرەکان ئاسانکاریە بۆ ئەو کەسێکەوە بێوێ لەبەریشی بکە و پاشان ئەرچی هەموو مسلمانێکە پارێزگاری لەو قورئانە تەنها بە لەبەرکردن نابێت بەڵکو بە کارپێکردنی دەبێت بۆ کۆمەلگا بۆ پاراستنی هەموو ژینگەکان بە تایبەتیش ژینگەی خێزانی چونکە ئەوڕۆکە دایک و باوکان بە دەستی منداڵەکانیانەوە لە بێ ئیلتیزاماتی خۆڕەوشتی جوان و ئەوانە دەناڵێنن و ئەو هەموو با بڵێن کەرەستە و وەسیلەی سۆشیال میدیای کە ئەوڕۆ هەیە بەردەستە کاریگەری زۆر خراپی لەسەر پەروەردە هەیە بۆیە ئەو جۆرە پانێڵانە لەو لە چ لە دەستگای نووری حکمە بێویان هەر ڕێکخراوێکی پەروەردەیی قورئانی بێتن بکرێتن کارێکی پیرۆزە کارێکی چاکە و داواکارم بەردەوامیش بیت بۆ ئەوەی خەڵکەکەمان زیاتر و زیاتر پەروەردە بێت و زیاتر خاک و وڵاتی خۆی خۆش بوێت ئینتیمای نیشتیمانی زیاتر بێت و ببێتە کەرەستەیەکی باش و ببێتە وەسیلەیەک بۆ زیاتر بەرەکەت و ڕەحمەت هەم بۆ خۆی و دایک و باوکی و هەموو خزم و کەس و دەوروبەر. دیارە دەستگای نووری حکمە بۆ پەروەردەی ڕۆشنبیری لقی چەمچەماڵ ساڵانە چەندین ڕۆشنبیری گشتی و پاشان بە تابن ڕۆشنبیری قورئانی لە ناوچەکەیە ئەکاتەوە. ناونشانی پانەڵەکەمان ئەرکی خزمەتکارانی قورئانە بە بەشداری بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا حەداد کە بەڕێوەبەری دەستگای نووری حکمە لە شاری هەولێر هاتووە و دکتۆر یوسف گەرمانی کە لە شاری کەلاری خۆشەویست هاتوو و پاشان دکتۆر نەشیران ڕەنان لە شاری چەمچەماڵەوە بەشداریان کردن لە پانێڵەکە. ئامانجمان لەم پانێڵانە هۆشیاری قورئانیە لە ناوچەکەیە بزات بە تایبەتیش هۆشیاری ئەوانەی کە هەستاون بە وەرگرتنی مۆڵەت پاشەوەی کە کەسێک مۆڵەت وەردەگرێت ئەرکی سەرشانی چێ لە دوای مۆڵەتەکە بەڕاستی هەر ئەوە نییە کە مۆڵەتەکە وەربگرێت و ئێتر لە ماڵەوە دانیشێت و بڵێت تاوەتم ئەرکێکم جێبەجێکرد لە دوای ئەوەی کە مۆڵەتی قورئانی وەرگرت اینجا پاشان ئەرکی سەرشانی زیاتر قورسرە بێت. ئێمە ئەمڕۆ بەجاری کرد پانێڵە و قورئان خوێندم و قورئانیش ئەڵێم و مامۆستاش تەلەبەشم و لە دەستگای نووری حکمە زۆر گرنگە قورئان بکەینە پەیڕەوی ژیانمان و بۆ ڕێگای بەهەشتەکە زۆر گرنگە. هیوادارم هەموو ئەوانەی کە وەکو منن بێن بەجاریکردن پانێڵان و قورئانی زیاتر دەستخۆشی مامۆستاکانم دەکەم و هیوادارم سەرکەوتوو. ئەوەی کە زەرورە بۆ ئەم پانێڵە من ئیشارەت بخەمە سەری ئەم پانێڵانە بە حەقیقەت وەکو ئاو چۆن بۆ ئینسان پێویستە هەناسە چۆن زەرورە بۆ نەفس و ئینسان ئەم پانێڵانە بۆ قورئان خوێن ئاها زەرورن لەبەرەوەی بەڕاستی قورئان بەس خوێندنەوە نییە قورئان کردارە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام هەموو ژیانی قورئان بووە هەموو ڕەوشتی قورئان بووە کە لە دایکمانە پرسن بۆیە بەڕاستی من پانێڵانە نەبێ قورئان خوێن ئاشنا نابێ بە قورئان
ئاشنایەتی لەگەڵ قورئانە تەنها قورئان خوێندن نییە، بەڕاستی ئاشنایەتی لەگەڵ قورئان سەحابە جوان لێ حاڵی بوون و ئاشنابوونە کە لەگەڵ یەک ئاەتێک کە فێری بوونە جێبەجیان کردو. بۆیە ئەم پانێڵانە بەڕاستی ڕێخۆشکردن بۆ شارەزابوون لە قورئان، بۆ ئاشنابوون لە قورئان و بۆ ئەوەی قورئان ژیانمان خۆشکە. چکم قورئانە فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. هەر کەسێک پشت لە ئێمە بکا و لە یاسا ڕێسای ئێمە بکە بەڕاستی ژیانێکی تاڵی پێبەخشین. ئەو ژیانە تاڵیش بەوە ئەبێ کە ئینسان ئاشنا نەبێ بە قورئان و شارەزا نەبێ لە قورئان تەنها بچێ بیخوێنێتەوە و تەنها گرنگی بە ڕووکەشیەکەی بدا. بۆیە زەرورە ئەم پانێڵانە لە ژیانی قورئان خوێنە و ئەوانەی کە ئیجازە ئەدەن، ئەوانەی کە ئیجازە وەرەگرن. سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم گرنگێکی زۆری هەیە بێگومان ئێمە وەکو پەروەردەی قورئان وەکو مامۆستا زۆر سوود لەم جۆرە پانێڵانە بینین، هیوادارین بەردەوام بن و خوا گەورە جەزای خێرتان باتەوە. ئێمە ئەگەر ڕۆژانە بڵێن کە ئەم قورئانە خوێنین بە تایبەتی کە بۆ مناڵەکانمان بۆ ژیانی ڕۆژانەمان بەڕاستی گرنگی و تایبەتی خۆی بەرەکەتەکەوێتە کارەکانمانەوە. هیوادارم هەموو کەسێ دەست بە قورئانەوە بگرێ و تەفسیرەکەی بخوێنێ و بتوانێت هەڵدا لای مامۆستایەک ئیجازەی قیرائەتەکە بەدەست بێنێ. قورئانیش خۆی سوود و کاریگەریەکانی لەسەرمان دەرەکەوێت لە ژیانی ڕۆژانەمانە و مناڵەکانمان سەلامەتە بن ئینشاءالله و چاومان لێ بکەن هەوڵ بدەین خەڵکی تریش هان بدەین، هەرەوە نەبێ بۆ خۆمان بێ و دەرس بڵین و دەرسی دۆرمان هەبێ لە ماڵانە لەم شوێنانە لە دەستگای نووری حیکمە. لا مراسيل أو أعلى الإسلام فكذا تشيء